سڵاو ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک. کاری ما تەمام شد. شۆن کوڕەکان باشن شکر دەنگ و باستان قەشەنگن. هیوادارم هەموو لایەکتان باش بن. ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە. بەخێر بێن سەر چاوانی ئارام ئەحمەد هاتن. ئازیزانی من خۆشەویستان دۆست و نەیار و هەمووی کورە بەخێر بێن سەر چاو کێشەنیە حەل لەبێ. یەک دوو دەقیقە هەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئەچینە ناو قسە و باسەکانەوە و هیوادارم ئەم شەیش بتوانم وەک هەمیشە ڕاو بیر و بۆچوونەکانی خۆم بڵێم. بەخێر بێن سەر چاو. بەخێر بێنێ چاومانن ئێوە. دوو خولەگە وەسین تا بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسەکانەوە ئازیزانی من. دەست پێەکەین ئەوەشی کە ناهادیتر دوایی خۆی توانێت گوێ لێ بگرێت کێشەیەک نییە. چی بکەیت هەرەوەمان پێک. باش دوو خولەک تاوا بوو. جاری جاران کە لایڤمانە کردەوە یا لە پاڵتاکایە دوایی لە سۆشیال میدیا و فەیسبووک ئەوانەیە سەرتا گۆرانیەکمان دانا یا شعرێکمانە خوێندەوە کەچی ئێستا ئەوەشمان لەبی چۆتەوە تااقەتی ئەومان نەماوە. نازانم پێم وایە فەیسبوک ڕێگە نادا یان چوزانم لە دواییە لایڤەکە سڕێتەوە یان نازانم کێشەکەی چیە. دەمێکە من ئەوم لێ جاری جاران بەڕاستی ئەو کارەمە کرد عەزیزان. باشە خۆشەویستان بەخێر بن کێشە نییە. ئیتر دوو دەقەکەمان تەواو بوو. قسە و باسی خۆمان دەست پێەکەین و هیوادارین کە بتوانین وردەوردە بڕێنە ناو قسە و باسەکانەوە عەزیزانی ئارام ئەحمەد. لەم ڕۆژانەیە دوو دیێڕم بڵاو کردەوە یان دوو پەرەگرافی جونەیدی بەغدادی کە سۆفیەشی پایەبەرز بووە هینی ئەهلی تەسەوف ئەوانە باز لەسەر مرۆڤی منافقەکە لە حەقیقەتە. لە قسەکەی ئاڵێ مرۆڤی ڕازگۆ لە یەک ڕۆژە بە 40 حاڵەتی جۆراوجۆ دەرەکەوێ، بەڵام منافقەکان لە 40 ساڵە تەنها بە یەک جۆر دەرەکەون. بەڵام لە باشووری کوردستانە ئەوانەی کەسەر بە یەکێتی و پارتی ئەو ئەحزابانن هەتا ئەو ڕۆژێ ئەمرن بە منافقی ئەمرن لەبەرەوەی کە لە ژیانیانە لەو خەتەر لا نایەن کە حیزبەکەیان بۆی دانەوە. هەر بەڕاستی ئەوەی کە دوای 10 ساڵ لە تەمەن بە هەر بە هەمان ئەو ڕێگایە ئەڕوات کە پارتی و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ و چۆی پێ ئەڕوا هەر بەڕاستی منافق. چونکە ئەقڵ خۆشە بۆ ئینسان. وەکو لە شیعرەکەیە جەلالی مەلەکشا باسیەکە ئەڵێ ئەم کاروانەی کە تۆی پێ ئەڕۆی هەر کاروانەکەی جارانە منطقی تیان نییە. بەشەر هەیە ئێستا چەند ساڵ لە ئەوروپایە کە ئەگەرام جان ئێمە باپیرەمان کاتی خۆی پارتی بوو هەر ڕێباسەکەی ئەوە کورەکەکە باپیرە ئەحمەق بۆیە تۆ ئەحمەق مەبە کاکە. ئای لەوە باوکو نەزان بۆ تۆ نەزان مەبە. خۆ ئەبێ فەرقە بێ لە بینی لانی کەم جیلەکانە کە تۆ ئینسانێکی هوشیارتر بیت. چۆن شتی وابێ من سەجا ئەمەشی خۆشە عەزیزان خەڵک بە ئێوەنە ئەڵێ چی ئەڵێ ئەمانە کاکەیان هەر ڕۆژە لەسەر بارێکن و هەر ڕۆژە بە جۆرە بیرەکەنەوە و ئەمانە یەخەتی سیاسی و ئایدۆلۆژیان نییە. وەڵڵاهی لە ئینسانی بیعەقلی وا شت ئەبینم کە ئەنووسێ لەسەر من خۆم پێکەینم بە عەقلیەت.
چۆن شتیوە ئەبێ کاکە چۆنە بێ من دابنیشم ساڵێ 2 ساڵ 4 ساڵ دیفاع لە حیزبێ بکەم لە دواییە ڕابەری ئەم حیزبە سەرکردایەتی ئەم حیزبە ما ببورن مافیا بێ چەتە بێ دز بێ هەموو شتێ بێ بەڵام من هەر بڵم کاکە قەیناکە ئەداخەک ئێمە هەریکێتی نییە هەر پارتین و ئەم حیزبە بۆ خۆی تر ئاوایە چۆن شتیوە بێ کاکەجیان لەکوێی دنیای شتیوە ئەمە بەس لە کوردستان و لە ڕۆژاتی ناوەڕاستە ئەمە باوی هەیە لە واقعە ئەجینا لە ناو ئینسانی ئاقڵا ناکرێت ئینسانی بە هەڵوێست بە نمونە ئەگەر من پارتی بم کاتێ پارتی سەدەر عوسمان ترۆرەکە من ئیستیقالە لەو حیزباتم ئەڵێم ئەو حیزبە ترۆری ڕۆژنامەنووسێکی کردووە من تر حیزبی نابم بەڕاستی ئەمە عەقڵە ئەمە مەنتەقە کەچی ئێستا خەڵک بە ئێمەڵێ کاکە ئارام محموود ئەمە چییە ئەمە پارتی و ئەمە یەکێتی و ئەمە گۆڕان و ئەمە نازانم ئەمە چی و ئەمە چی و هەر ڕۆژە لەسەر بارێک وای بدە بەڵێ ئاوایە کاکە من مێشکم پێوەی مێشک کاکە بیرەکەم بۆ قوربانە بم ئەزانە حیزبایەتی لە هۆڵندا و لە ئەوروپایە چۆنە ئازیزان ئەوەی کە لە ئەوروپا ئەزانێ لەم هۆڵندای ئێمە لانیکەم 6 حیزب هەیە باش نییە کابراایەکی سەرمایەدار دائانیشەی لە ماڵەوە دەنگ بەو حیزبە ئەدا کە خزمەت بە سەرمایەکەیەکە تەواو بە ملیۆن ژن ئەچێ دەنگ بۆ حیزبە ئەدا کە ئەم ژنە مناڵی هەیە کە ئەم حیزبە ئیدعاکە یا قسەی هەیە ئەڵێ من ئەگەر دەرچن دەنگم بنێ بۆ مناڵەکانتان ئەمە ئەکەم ئەوواکە ئەچێت دەنگ بەوە ئەدا دەنگ بەوەی 400 بە لە ئێستا نادایتر دەنگ بەو حیزبەدا کە پەیامەکەی قبوڵە پەیامەکەی بەدڵە بەڕاستی ئەگەر لە 4 ساڵی ئایندەیە ئەم پەیامەی درۆ لەگەڵ پەیامەکەیەکە ئەیخەنە ئەولاوە کەس دەنگی پێ نادات بەڵام ئێوە ڕێک ئەڵەی مارە کراون لەم حیزبە بە درێژایی هەموو تەمەندان ئێوە هەر لەم زەلکاوەی پارتی و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵا یەن و ئەچن ئیتر بە هیچ جۆرێک لا نادەن کەمە کچ عەقڵێکە بەڕاستی کەچی هێشتا حرمەتم بۆ ئێوە هەیە خەڵکانێکەیە ئەمەندە گەمژە و نەزانە من بەجێ دەزانێت باشە جاشی ئارام قسەیەکی جوانی هەیە ئەڵێ بەدبەختی ئەوە نییە تۆ ئینسانێکی گەمژە بە گەمژە بزانیت بەدبەختیەکە ئەوەیە ئەو تۆ بە گەمژە بزانێت باشە عزیزان فێر بن ئیتر فێر بن بەڕاستی خۆ تۆ دەکراونی بەڕاستی خۆ تۆ ماسی قوتونی بخە ناو قوتوویەکەوە بۆ دەستکاری دەکەن هەتا لەو قوتووە بیت تۆ بەشەری بەشەر بیرکەرەوە ئەگەر ئەزانی پارتی و بنەماڵەی بازانی دز و جەردە و خائینن ئەگەر ئەزانی یەکێتی و پائێکێتی دز و جەردە و خائینە کە حەقیقەتش هەروایە ئای بەئیتر دوای ئەم حیزباکەوی تۆ تەنها بۆ موچە دوای کەوتوی تۆ سوالکەری بەڕاستی تۆ حیزبایەتی کردووە بە کاڵایەک گیرفانی پێ لەسەری ئەژیت کاری پێ ناکرێت دەخەڵی هیچ لە باران نەبووی بوو دەڵێ دوای یەکێتی و پارتیەکەی بۆی 2 دینارێ بنێ تەنها مەسەلەکە ئەوەیە دەنا شتێکی تر نییە چۆن من دوای حیزبێک ئەسەن گۆڕان من چەنە دیفاعم لە گۆڕان کرد خۆ گۆڕانیش نەبووم بەڵام 10 ساڵ پشتیوانیم کرد هەر کە زانیم گۆڕان خێڕی بووە زانیم کە حتا نۆشەوە سەفا بەشەر نەبوو بەقێ من دفاع نۆشەوە سەفای بکات هەر کە زانیم نۆشەوە سەفا دزە یەکسەر پەلامارم ما بەڕاستی ئێسکیم شکان چۆن شتی واکەم کاکەژیان چۆن شتی واکەم من بڕۆم تەمەنێ دیفاع لە حیزبێ بکەم 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ حیزبەکە دز و خائین دەرچێ باششی نەکەم هەر دوای کەومەکو گوێدرێژ دوو لە ڕووی ئێوە شتیوانە بێ کاکە ئەمە حیزبایەتی نییە ئەمە جۆرێکە لە حەماقەت عاقڵ بن عاقڵ بەسە ئیتر بیرکەنەوە کاکە منتەقیتیان نییە کابرا تۆ چ بەشەرێکی تۆ 7 ساڵ تەمەت هەڵێ پارتی بنەماڵەی بازانی ڕێبازی مەلام سەفا کاکەم کە لەسەر چی تەیە کاکە قەفەزە ئەمە بۆشە کاکە ئەمە هیچبیرکردنەوەی تیانە ئەمە پرسیارێکی تیانە ئەمە تۆ چی دەعبایەکی بۆ خاتی داروبەت چۆن شتیوە ئەبێ کاکە ها چۆن شتیوە ئەبێ چۆنە بێ بەشەرێک 20 ساڵ 30 ساڵ حیزبێک بێت ها بۆچی ئەگەر تۆ تەنها لەسەری ناژیت ئەگەر بازرگانیت تەنها لەسەری ئەژی چاوەکەم کەواتە تۆ دوور لە ڕووی ئێوە دامنیشە چەقەچەق مەکە کاکە ئارام محمەد هیچ ئایدۆلۆژیا بەڵێ من سەر بە هیچ ئایدۆلۆژیایەک نیم ئارام محمەد سەر بە هیچ ئایدۆلۆژیایەک نیم باباش بیزانم من نەسەر بە ئەحزابی دینیم نەسەر بە ئەحزابی ئەلمانیم نەسەر بە ئەحزابی کۆمۆنیستیم هیچ ئایدۆلۆژیایەک لەسەر ئەم ئاسی دنیاە ئارام محمەد ناچێتە ناو ئەم چوارچێوانەیەوە باباش بیزانم چونکە هەموو ئایدۆلۆژیایەک فکری ئینسان مێشکی ئینسان لە قاڵب ئەدا ئەم ئایدۆلۆژیایە تۆ ئەکا بە خۆی ئەبێ وەکو ئەو بیرکەیتەوە بەڕاستی شتیوە ناکەم من بۆشی حیزبایەتی ناکەم لەبەرەوەی ئەم حیزبە منەکا بە کۆپی خۆی چونکە حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حیزبەکانی ئێمە حیزبی ستالینین تەواو من ناچمە ناو حیزبی ستالینیەوە
من ناشوە ناو ئایدۆلۆژیەوە کابرا کۆمۆنیستە دانیشتووە وەڵام مارکس وایەت و کرێکار وایەت و تەڕەماش و تەڵسەد کاکە مشکلەی خۆتی مارکس وایەت و جەم لەقم چی وکی مشکلی منە کاک من مارکسی مێشی خۆمم مارکسی عەقڵی خۆمم کاکەجان تۆ بیکردنەوەی خۆم ئاوایە ناشبە ناو هیچ واچەوەیەکی فکریەوە بەڕاستی هیچ ئایدۆلۆژیەکەەوە لەبەرەوەی ئەم ئینسانە ئەم مێشکە سەرەی ئارام ئەحمەد ئەبێ خۆی بیت کاتەوە بەڕاستی بزانێت لەم دنیاە چی ڕاستە چی خراپە و چی قوبوڵە و چی قوبوڵ نییە باشە مارکسە فڵانە فیسالە کە قسەیەکە قەناعەتم پێی نییە کاکە خۆ بە زۆر نییە مەلایەکی ئاینیە قسەیەکە بە شەرێک نایە بڵێ بابە ئەم مەلایە درۆکە کاکە ناوە کفرە کاکە بە کاکە درۆکە برێشینم بەلایەک لە ماوە هاتوو ئەڵەشیم وەڵا نازانم کێ 3 ساڵ لەسکی دایکیا ماوەتەوە ئای بە 30,000 قوڕاچی بۆ خۆت و بۆ درۆ باشە کەسی خەڵک بۆیسە جەزاکە الله جەزاکە کوێ بابە درۆکە کابرا کاکە لەکوێی دنیا هەیە کاکە ژیان بە شەرێک 3 ساڵ لەسکی دایکیا بوو بێ هەمومان بیسمانە 9 مانگ و 7 ڕۆژ نازانم 9 مانگ و 10 ڕۆژ یارم بابەتانە یا 7 مانگیە ئەمە یا 2 مانگ و 3 مانگە لەباری چوە ژنەی داماوە یعنی منطقی تیان نییە تۆ کابرایەکیە درۆکە ئەڵێ فلانە کە 3 ساڵ لەسکی دایکیا و تۆ بڵێ وەڵا کاکە ئەمە عیبە وای پێ نەڵێی کاکەوە مەلایە درۆکە سەری لەبەردیە بەڕاستی خۆ من کەرنیم جۆرەوە بگرم کاکە کەرم خۆ کەرنی بەڕاستی کاکە ناکرێ بەڕاستی ناکرێ لەبەرەوە عەزیزان ئەمەی لە باشوورە ئەکرێ ئەمە حیزبایەتی نییە ئەمە کۆیلێتیە لەبەرەوە کەس بە من نەڵێ ئارام ئەحمەد سەر بە هیچ نییە و لازانم هەر ڕۆژە لەسەر بارێکا بەڵێ من ئاوام بەڵێ من ئاوام کاکە لەبارەی فکری و مێشتیەوە بەڵێ من ئاوام من خەتی فکری و سیاسی خۆم هەیە کاکەجان باش نییە ئێمە خولە مەلام سەفا خوێنەواری نییە ئێوەڵێن باوکی ڕۆحی کوردە و قوتابخانەی بارزانیە خۆ من خوێنەواریشم هەیە کاکەجان ئێ بۆ منش خۆ قوتابخانە نەبم بۆ مەلام سەفای بە من نەمبێ کاکەجان بۆچی نەبێت ئێمە کاکە عیبە کاتی خۆی ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆنەکانی یەکێتی کە ئێستا لە ژیانە ماوە هیوادارم گوێی لەم دەنگەمەوە بێت وتی ڕۆژێکیان KNN کە کاکنۆشیوان مابوو وتی KNN کۆمەڵێک قسە و باسی گێڕایەوە هی مێژوو وتیمی تەلەفۆنم بۆ کاکنۆشیوان گوتم کاکنۆشیوان ئەو قسانە کاکە ئەو هەمووی درۆیە خۆ خۆت ئەزانی کە درۆیە بۆ هێڵی KNN ئەو قسانە بکات کاکنۆشیوان وتی تاوان ئەزانم درۆیە حرمەتم بۆ ئێوەیە حرمەتم بۆ ئێوە هەیە جا ئەمە خۆش مەگرێتەوە بۆیە ئێرم کاکنۆشیوان وتبووی بخۆش مەزانم کە درۆیە کاکە خەڵک کەرە ئێمەمانە کەتریان ئەمەیە حیزبەکانی باشووری کوردستان بە قورئان مەلام سەفا وا ئەڵێ مەسعود بازانی وا ئەڵێ جەلال تاڵەبانی وا ئەڵێ بەخۆ پێغەمبەر نۆشان سەفا وا ئەڵێ هەمویان وا ئەڵێن کاکە نۆشان سەفا ڕاستی کرد ئێمەی کرد تەواو ئیجان خۆم بووم کاکە خۆم ئیعتراف کەن کاکە عیب نییە بەڕاستی ئیعتراف کەن تەواو خۆ ئەمە شتێکی ئەوە عەجیب و غەریب نییە کە تۆ دان بەڕاستیەکەنە نەنیت نۆشان سەفا ڕێوتەوتبی خەڵک کەرامانێ کەتریان کرد ڕاستیشی کرد هەمومانی کەرد نۆشان سەفا باشی ئەوەی پارتی و بنەماڵدوای بنەماڵی بازانی کەوتووە بنەماڵی بازانی کەری کردوون کاکە پێتان ناخۆش نەبێ ئەوەی کە دوای یەکێتی کەوتووە یەکێتی کەری کردووە کورد و کرمانجی بەکاری ئەهێنێ کاکە لە پێناوی بەژەوەندی خۆیان تیکێ نانی شێکتە لە بۆ خۆی خۆ ئەگەر نانی ناتێ نابێ کاکە خۆ ئەمێ لە برساکە ئەتۆپێ لە برساکانیجە ئێستا ئەم یەکێتی ئەم کۆنگرەی کرد باش نییە یەخ باشێتیا بووم کۆنگرەیە کۆمەڵی خەڵکی سوک و سەریم کرد ئەوم بدڵ بوو بەڕاستی ئەوانەی کە هەڕەشیان لە ئێمە کردو ئەندام مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بوون و هەڕەشیان لە ئارام ئەحمەد و چێو ئەوانەیە کردو دزیانە کرد هەڵی ڕەسوا کرد ستەر عەبدوڵڵا دانیشت بوو هەڵەوەڕ چەقەچەق هەرق جوێنی بەم عالەمەدا تڕۆیان کرد بەڕاستی ئەو باشێتیا بوو خۆی هەموو شتێ لایەن چاکە و خراپەی هەیە لە باشەکانی ئەم کۆنگرە شەقۆشەڕەی کە کردی ئەم پاڤڵۆوانە کردیان کۆمەڵی خەڵکی ڕەسوا کرد لە سەلانی یەکێتی شتێکی باش و بەڕاستی ئەمە ئەوە پاشان لەسەر مەسائلی جوێندایی زۆرم قسە بۆ ئێوە کردووە لە حقیقەتە زۆرم وتۆ بەڕاستی لە دواییشە باسی ئەەکەمەوە دەست هەڵگرن لەم هەموو بێحرمەتیکردنە بە کاکیچە باش نییە ئەمە ئەوە دوای ڕەنگە بشمەوە سەری ئەگە تااقەتم بوو لەم دوێنێ پێرەیە پارتی پەلاماری هێنیە پەلاماری هێزی حکوومەتی عێراقیە لە قەرەچووخ باش دین وەکو بۆ دەداچوونم کردووە ئەم دەوروبەری قەرەچووخە پڕە لە بیرە نەوت و لە نازانم ئیتر نییە ئەڵەن ژێرخانەکەی ئەو ژێرخانەی ئاوسە بە مادە ئاوسە بە پارە بەڕاستی بۆیە حکوومەتی عێراقیش ئێوێ بە هەر جۆرە بێ ئەو منتیقان داگیر بکاتەوە لە قەرەچووخوانم بابەتانە ئەمە خۆی بەشێکێتی لە ڕاستیە پارتیش هەوڵیدا شەڕێ دروست کات وا بکە کە حەشتی شعبی هێرشکا بۆ ناوچەکە و شەڕێک بەرپا بێ لە بینی پارتی و لە بینی حکوومەتی عێراقیە طبعا ئێران
دەوڵەتێکی عاقڵە من هەمیشە وتومە خەڵک نڵێ یارا مەحمەد فڵانسەکە دەوڵەتێکی عاقڵە وت ئیشەکە جمهوری ئیسلامی ئێران ڕێک زانی بووی بە حەشتی شعبی وتبوو بە جێشی عێراقیشی وتووە توێتی ئەوە پشی پارتیە ئەمریکا تەداخولەکە کێشەکە گەورە بێ هەفتان نەبێ کێشەکە گەورە مەکەن و تاوانم بابەتانە ئەگینا ئەو کێشەیە بەڕاستی گەورە بوو ئەمریکان تەداخولیان نەکرد کۆمەڵە شەڕووی ئەدان ناوچەکەیە ڕەنگە ئاگرەکە زۆر گەورەتر وایە کە هەر ئەکرێ ئەمە لە ڕاستیە بەڵام ڕەنگە دواب بکەی بەڕاستی عێراقیش ئەزانێ کە ئەم ناوچەیە پڕە لە نەوت و غاز و گاز و فڵان و فیسەران بابەتانەوە پڕە لە سامان بخەڵکی ڕەشیفی خۆی داگیریکە بیبا بۆ خۆی ئەمێ ئەسی مۆزوعەکە ئەمە ئەوەشم بۆ باسکردن بۆی بیزان خاڵ بەخاڵ ئەچمە ناو مۆزوعەکەنەوە عەزیزم لەسەر مەسەلەی بابەتێکم نووسی هەندێ برادەر ئازیزانی ئارام ئەحمەد خۆشەویستانی من هەندێک شت هەیە کەسایەتی چۆنە کەسایەتی ئینسان ئاوانیە تۆ بڵێ تۆ شاعیری تۆ نووسری تۆ کەسایەتێ نابێت نوکتە بکەیت نابێت نازانم پێ بکەنیت نابێت گۆرانی بڵیت نابێت نازانم ئاوا بڕێگا بڕیت ئاوانیە لە ڕاستیەکەک على ئەدن سجادی کە کەسێکی محتەرام ئینسانێکی شەرافەتمەند بووە لە مێژووی ئێمەیە دە بەرگە 11 بەرگە ڕشتەی مرواری هەمووی نوکتەیە شێرزای تاڵەبانی شیعرەکانی هەمووی هەجووی ئەخلاقیە لە حقیقەتە باشە ئێمە مەدهۆش بنمونە ئێمە چەندین شاعیرمان هەیە لە ئەدەبیاتی ئێمەیە کە بە شیعری هەجوو بەناوبانن هەموو ئەمانە پڕ لە سێکس پڕ لە ئیلاقال پڕ لە جوێن پڕ لەم شتانە کە بە یەکتری ئەدەن بڕاتی تۆ بڕۆ بزانەکە شێخ ڕەزا و شوکری فەزلی چی ئەکەن بە یەکتر حتا بە ژنی یەکتر بە خوشکی یەکتر بە کچی یەکتر بە هەموو یەکتر هەچی جوێن و شتە ئەیدەن بەڕاستی یعنی شەڕجیان کردووە حتا شێخ محمود حەفید کۆمەڵێک شیعری هەیە کە هەمووشی ئەوانەی شیعری هەجوون لە ڕاستیە من ئەم بەیانێ بابەتێکم بڵاو کردەوە باش نییە لەسەر برادەرێک کە لەگەڵ کچێکا بووە حاڵ دەموچای ئەوە بووە ئەزیزان من ئەمە موت بۆ ئەوە نییە کە ئێمە لە ڕێگەی نوکتەوە ئەمانەیە پەیامێ بگەین بە کۆمەلگای ئێمە پەیامێ بگەین بەوەی کە ئینسان ئەبێ متمانەی بەخۆی هەبێت تۆ چی پیاوبی چ ژنبی ئەبێ متمانەت بە خۆت هەبێ بەڕاستی وا مەزانە ئەگەر تۆ ئەم برۆیۆ دەستکرد بوو ئەم پێڵۆ دەستکرد بوو ئەگەر چاوەکە و شتێکی تێکرد بوو ئەوەی شین بێە ئەوە بێە ئەوە بێ ئەگەر ئەم لێوە ئەوە بوو ئەگەر ئەم گوپانە ئەوە بوو قژەکە ئەوە بوو ئەمە ناجۆرە بەڕاستی باشە تۆ ڕەنگە بتوانانی سەرنجی پیاە ڕابکێشی لەمە ئەگەر مۆعیدێکی لەگەڵا دروست کرد و چون بۆ کونێک بۆ خۆتە نۆک و مریشکە بەکر بە یەکا بتسن خۆ تۆ قژەکەی خۆ نییە خۆ ئەبرۆکە هینی خۆ نییە خۆ ئەم برژانگانەی خۆ نییە خۆ ئەوەی ناو چاو داناوە هینی خۆ نییە تۆ ئەمانە خۆ هیچ هینی خۆ نییە باش نییە خۆ تۆ یەکسەر پێتە زانن کە تۆ ئەمە ئەسڵەکەنیت بەڕاستی بۆیە منی جوتم ئێستا باوی ئەوە نەماوە تۆ بڕی وەڵا بەیانیان زوو بڕۆ بۆ داوای ژن چونکە بەیانیان زوش هەر مکیا جوانان بەزمێ لە حقیقەتە کەواتە باشین حل ئەوەیە کوڕەکان کە چون داوای کچێ بکەن و ژن بێنن یەکسەر پەلی کچەکە بگرە بیبە بۆ غەسلێک دەمانچەی غەسل من لە تەقسیم لە قاسم پاشا تەقسیم ئیشی غەسل کردووە کە هاتم لە کوردستانەوە ساڵی 96 ئەلەم بابەتانە باش نییە ڕێک و پێک پەلی کچەکە گرە بیبە بۆ غەسلێک بە دەمانچەی غەسل تێکەوە بیخە سەر پلێت بۆ ئەوەی یەک مکیاجی پێوە نەمێنێ قژ و هەموو شتێکی هینی خۆی بێ ئەو کاتە بڕیار بدە بیهێنە تەواو ئەو کاتە بڕیار بدە ئەدەوێ یان نادەوێت ئەگیناسی قەومتمانە نەماوە بەڕاستی بۆیە ئەمە لاوازیە لە حقیقەتە کاکە نەکەژن من پیاوە بینم خۆشەویستان پیاوە بینم ئەچێ بەهین بە سناب ڕسمەگرێ کاکە باشە والله پیاو هەیە دەموچاوی ئەڵێ تۆکڵە شووتیە و مریشک دەنووشی دەیاوە کەسی هەڵەسی بە سناب ڕسمەگرێ هەمووی ئەڵێ سێوە لا سوورێ کاکە چۆن وابێ دێ گریمان ئارام ئەحمەد کیژۆڵێ بۆ حەزی لێ کردی دێ کە تۆ بینێ ئەم دەموچاوە ئەو سێوە لا سوورێ نییە ئەڵێ پێ ڕای بەرێ بەڕاستی کاکە ئەم قسانە زۆر ئاساییە زۆر جار تۆ پەیامێک ئەگەێنی لە ڕێگەی نوکتەیەکەوە ئەیگەێنی لە حقیقەتە لە ڕێگەی نوکتەیەکەوە والله ئاجیجان پیاو هەبووە ئافەتی بردووە لە بۆ دوبەی لە دوبەی کە کچەکە ڕۆیشتووە دووشی کردو هاتۆ دەرەوە بۆ بە جن ئافەتەکە بۆ بە مام حسین کاکیجان توێتی ئەگ ماڵێ بە قۆژێتوە پەنی پیاوم تو خۆم ئەمە چی خۆتە ئەو دەلابنی کە لەگە من هاتووی کاکە ئەوە نابێت کاکیجان بۆچی کاڵتە بە خۆتانەکەن بەڕاستی باش نییە بە ویژدانم ژن خۆی بێ جوانە پیاو خۆی بێ جوانە کاکە حتى مەلۆ جوانی خۆی هەیە کاکە ئارام ئەحمەدەکەی 20 ساڵی بەر لە ئێسەی پاڵتاک نییە بنمونە کاکەجان تەواو ئەوەیە لە ڕاستیە هیچ 30 ساڵ بەر لە ئێستا نییە 10 ساڵیکە ئەمەش نامێنێت کە ئێستا هەیە بنمونە ئاوایە ئەمە ژیانە بەڕاستی بۆیە هەموو ساڵەکان لە ژیانی ئینسانەکانە جوانی خۆی هەیە
و تۆ پێویستە خاوەنی کەسایەتیەکی بەرزبی ئەوەندە متمانەت بە خۆتە بێ بڵێ من چاوم ئاوایە دەم ئاوایە ئەمەم ئاوایە ئەتەوم ئەوەیە ناتۆم هەرەوەی بڕۆسەری کشانی ئەم هۆڵندایەکە جا کشانی هۆڵندا ئەزیزانی من جوانترین کشەکانی ئەم دنیایە کشانی هۆڵندایە هەتا تەمەنی 30 ساڵ 25 و 30 لەم بابەتەی دوایی ئەوە نامێنەوە بەحال مکیاژش ناکەن کاکە بە قورئان مکیاژ ناکەن کاکەجیان من بە دەگمەن بیبینم ئەشە و بیلاژ نە بە تەمەنەکان مکیاجەکەن ها تەمەنی 70 ساڵە نازانم 65 75 هەشتایە بە حاڵ مکیاجێکە بۆ چاو بۆ دەنجکەیتە پیر باقی خۆیتی مکیاژکاوە بەڕاستی باش نییە چونکە دەموچاوی شێواوە ئێوە جوانتر دەرکەوێت ئەوە مافی خۆیتی ڕاستی بەڵام کشانی گەنج هەر مکیاژ ناکە ئەسەن لە هۆڵندایە کاکە خۆی جوانە مکیاژی نایە بە قوربانێ بم تەواو ئیرادەی هەیە بۆی کاکە ژن هەیە ئەمە وژێتی لەم هۆڵندایەیە بەڵام چونکە خاوەنی ئیرادێ ئەڵێ ئەوە من تەواو پیاوکی کێ منی خۆشەوێ ئەوەم کێ خۆشینەوەم بە سندان لێ بدات و تەواوانم بابەتەنە ئەمە ئەوەشمان تەواو کرد خۆشەویستانی ئارام محەمەد بچینە سەر مەسەلەی ناڕەزایەتیەکانی مامۆسایان خۆشەویستانی من هەندێک برادەر پرسیان لێ کردم ئەگەر من تەداخلم نەکرد لە مۆزوعی مامۆسایانە بەڕاستی چونکە من تااقەتی ئەم کوردەم نەماوە کاکە لەسەر یەکێتی قساکی جێنتێنێ لەسەر پارتی قساکی جێنتێنێ لەسەر ئیسلامی قسەیەکی جێنتێنێ کاکە کەس نایە گفتوگۆ لەگەڵاکە کەس نایە بڵێ عەزیزەکەی من وەرە با من تۆ گفتوگۆ بکەین لێکتر حاڵی ببین کاکە ئێستا باسی مامۆسامە لە هەڵۆی جەکەم کە دوو ڕۆژە هەرچی بێحورمەتی ئیخوانیەکان پێیان کردووە ناڕەزایەتی مامۆسایان کە کرا باش نییە من هەمیشە لەگەڵ ناڕەزایەتیەکان نەبووم بەڕاستی هەمیشە لەگەڵ یا بووم ئەوەی حەفەی شوبات پێشتر دواتر لەسەر هەمووی لایفمە بووە بەڵام ئێستا فێر بووم کە نەچمە ناو ئەو مەعمەعە و ئەو یاریانەوە بەڕاستی نەچم بۆچی ناچم حەفەی شوبات ئەکرێت بە سەدان مناڵ ئازار ئەدێ لیان ئەدرێت بەدەیان ئەکوژێن هەتا کەس و کارەکەی خۆیان دایکیان باوکیان برایان بنەماڵیان دراوسەکانیان نایە ئەم هەموو قوتابیە لەو کورد و منتیقەی سێمانی و عەربەت و کەلار و ئەوانە درانە بە شەق فڕێنران سوکایەتیان پێکرا کچانی زانکۆ بە هەمان شکەڵ یەک مامۆستا نەهات پاڵپشتی قوتابیەکانی خۆی کا ئەڵێن مامۆستا وەکو باوک وایە ئەبێ ئاگای لە قوتابیەکانی بێ بەڕاستی بەڵام یەک مامۆستا نەهاتە سەر شەقام پشتیوانی بکە لە ئەو هەموو قوتابیە کە ناڕەزایەتیان دەرئەبڕی دژی پارتی وێشێتی یەک کەسیان نەهات لە ڕاستیە کە مامۆستا یەک نیوەی مامۆستاکانی تر نایەن باش نییە لەبەرەوەی پارتین یان سەر بە حیزبەکانی ترن یعنی مەشغەڵەکە یا با بڵێن پەیامە ئینسانیەکە کە پەیامی مامۆسایانە بۆ موچە و ئالەم بابەتانە لە ڕاستیە بۆ هەندێک کەس نایەن لەگەڵیا لەبەرەوەی یا پارەی هەیە یا سەر بەفڵانەی حیزبی نایە ئالەم بابەتانە لەبەرەوە کە مامۆستایانیش ژێنە سەر شەقام قوتابیەکان نایەن شان بەشانی مامۆساکانیان بێن بڵێن مامۆساکانمان موچەیانی ئێمەژین لەگەڵیانە ئەواکەین یعنی قەسمەوەیە کە هەم ئاهەنگی لە بینی توێژ و چینەکانی کۆمەلگای باشووری کوردستان نەماوە لە ڕاستیە یعنی هەر کەسە خەمی خۆیەتی ئەمە لایەنیشی لایەنی دووهەمیشی عەزیزانی ئارام محەمەد کابرایەک ئەوە داناوەڵە گیرفانم گڵۆپی سەوزی هەڵکردووە واتە ئەم کێشەی گیرفانی خۆی هەیە ئەگەر ئەم گیرفانەی مانگانە 300,000 تێ بکە نایەتە سەر شەقام من ئەم شەڕە ناکەم بەڕاستی عەزیزانی ئارام محەمەد شەڕی من شەڕێکی شۆڕش جێرانەیە بۆ گۆڕانکاریەکی بنەڕەتی و جدی لە باشووری کوردستانە لە ڕاستیە من شەڕی گیرفانی تۆفڕان و فیسارەکان ناکەم لە حقیقەتە من تەمەن ناکەم هەمووتان مانگی خۆت لە مانگە موچەی خۆتانتان بنێ و ژیانتان هەبێت و ئالەم بابەتانە بەڵام ئەمە هەمووی نییە مامۆستایان قوتابیان توێژەکانی تر کاکە پازارە هێنن ئێوە قسە ناکەن ڕۆژنامەنووس ئەرفێ ئێوە قسە ناکەن ترۆر ئەکرێن ئێوە قسە ناکەن سەردەش ئەکوژێ ئێوە قسە ناکەن کاوە گەرمیانی ئەکوژێ 100 کەس ئەچنە سەر گۆڕەکەی بۆ ناشنەکەی باش نییە حکوومەتی هێنێ پارتی بنەماڵەی بازانیم لەشکری عێراق هێنێن ئێوە قسە ناکەن لەشکری تورکیا جەندەرمە هێنێ ئێوە قسە ناکەن دەرمانی ئیکسپایریەت ئێوە قسە ناکەن شەڕ و سڵاع و کەژمێکی پارتی ئێوە قسە ناکەن یعنی ئێوە مەشغەڵەی کۆمەلگای ئێمەتان نییە مامۆستایان قوتابیان فڵانە توێژ فڵانە چینەکان ئێوە تەنها کێشەی خۆتانتان هەیە لە ڕاستیە کێشەی گیرفانی خۆتان 2000 مامۆستایەتە سەر شەقام پارەکەی بەرێ ئەچێتەوە بۆ ماڵەوە باش نییە بۆیە من قەناعەتم بەمانە نییە کاکە جا ئەگەر هەرچین و توێژ و فەردێ بە دوای پارەکەی خۆیەوە بێ و گیرفانی تێ هاتەوە واز لە هەموو شتێ بێنێ ئەوە چیە کاکە ئێمە بە شوێن حرەکەتێکی شۆڕش گێڕانین کە ناڕەزایەتی لەسەر تاپای کوردستان بگرێتەوە و هەموو چین و توێژەکان بەیەکەوە وەکو هەڵچوونێکی جەماوەری دژی ئەم دەسەڵاتە بەڕاستیە نەک تۆ بێ من دوێنێ
ئەتوانم بیسەلمێنم کە یەکێتی لە پشت ئەمانەوە ڕاوەستا بوو. یعنی یەکێتی زۆڵانە توانی مامۆسایان بەکاربهێنێ تەنها لە بەرامبەر ئەو ئالانە چیە ئەمەی وەزیری نازانم چییە تەربیە نازانم چێم ئالان ناوە قسەیەشی کردبوو چونکە هەموو شیعارەکان هەمووی باسی و ئالانە بوو ئەبێت یەکشەمە داوامکەن نەخێ نابێت ئێمە داوام ناکەین ئەمە شیعاری یەکێتی بوو بەڕاستی ئەمە ئیشی تۆ نییە ئیشی تۆ ئەوەیە بڵێ من موچێکی خۆم وێ بنمونە داوای موچەکەی خۆمەکەم تاقی بەسەر پیشتێکی تر ئەگەر کوردستان هەمووی کاول بێ بەڕاستی بەڵام ئەمە ئەرچێکی شۆڕجێڕان لێ ڕاستیە ئەرچێکە وەکو ئەوەیە ئارام مەحموود بڵێ کاکە من لایڤەکەم قساکەم ڕخ ناگرم ئەوە ئەگەر بەیانی پارتی وێشێتی یا پارتی یەکێتی موچەیەکی باشم بۆ بڕێتەوە ژیانم دابینکە ئیتر تەواوەچم بەلا ژیانی خۆم بوو خۆ ئەم توانی وا بکەم کاکە 2000 جاران پێوتوم کە ئەو کارە بکەم کاکە ژیان باش نییە ئەم توانی خۆ بیکەم ئەگەر هەر کەسا لە خەمی جیرفان و موچەکەی خۆیان بێ ئیتر بەڕاستی ئەوە هیچ نییە بۆیە من تەمەنای ئەوم هەیە کە مامۆسایان موچەی خۆیان بدرێتێ بۆ ئەوەی قوتابیان زەرر نەکەن لەوە زیاتر بشنەوە ناو هۆڵەکانی خوێندن لەمەیشە بەس منتیقەی سلێمانی زێرەکە کاکە لە منتیقەی بادینانە لە هەولێرە لەمانەیە بڕۆسێریکە قوتابی ئەخوێنێ بچێتە مەکتەب ئیشی خۆیەکە مامۆساییەت موچەی هەبێ نەیبێت دەوامی خۆیەکە یەک کێشە نییە هەرچی بەدبەختی و نەکبەتی هەیە هەمی بۆ دەڤەری سلێمانیە بەس مناڵانی سلێمانی زێرەکەن بەس مامۆسانی سلێمانی زێرەکەن بەس خەڵکی ئەو منتیقەی زێرەکە دوای تخوا ڕاخرێک لە مامۆسایان بەس تو شەرەفتە مامۆسایان بە ئێوانم بە هەمووتان هەڵم تو شەرەفم تەربیەی ئێوە لەکوێ ئەم دنیایە ڕاوەستاوە کام پەروەردە ئێوە هەتانە بۆ قوتابیان زەحمەت نەبێ بە شەرەفم زانکۆکاتان زبالێ باش نییە واللهی زانکۆی ئەو کوردستانە نە عیلمی تایە نە زانستی تایە نە معریفەی تایە نە ئەدەبیاتی تایە واللهی هیچی تیان نییە بە ناموسم قوتابخانەکانیشتان لە ئەهلیەوە هەتاکو ئەو پەڕی ئەوەی پەروەردە بێت تیان نییە ئەگەر پەروەردەی تیا بووە ئەمە حاڵی ئەو کۆمەلگای ئێمە نابوو بەڕاستی لەبەرەوە مامۆسایانش ئەبێ ڕەخنە لە خۆیان بگرن کە نەیانتوانیوە مامۆسایەکی باش بن بۆ پەروەردەی مناڵەکان بەڕاستی وەکو وتیشم ها لە دوجارە بێڵێم من بە هەموو هێزمەوە پشتیوانی ئەەکەم لە هەموو چین و توێژەکان کە یعنی من بۆ تێکۆشانەکەم من تێکۆشانەکەم و هاوارەکەم بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە وەڵام بداتەوە بە خواستەکانی خەڵکی کوردستان هەموو کەسێکی ئیشەکە موچەی خۆی هەبێ ئازادی هەبێ ژیان هەبێ گوتران هەبێ ئەمە ئەو هەبێ بەڵام من بەتەنها ناچم شەڕی توێژێ بکەم یاهی گروپێک لە توێژێ لەبەرەوەی کە موچیان نادێتێ بنمونە بەڕاستی ئیشی من نییە بەداوای لێ بردنەوە لەڕاستە اینجا لە هەمووی ناخۆشتر ڕێیانکردانی هەساوە بەیاننامەی دەرکردووە ئەڵێ داواکەم لە خەڵکی بادینان و مامۆسایانی لە بادینان و لە هەولێر و ئەوانە ناڕزای دەربڕن ئەهاوکو لە سلێمانی هەیە بۆچی ڕێیانکردانی ئێستا خاوەنی سلێمانیە ڕێیانکردانی کێ دابنیشێ بەیاننامە دەرکا داوا لە خەڵکە مزاهرە بکا زەحمەت نەبێ بۆ ڕێیانکردانی تۆ لە بنەماڵی بازانی و تاڵەبانی پیاوتری بۆ خەڵکی کوردستان زەحمەت نەبێ ها تۆ چی دانیشی بەیاننامە دەرەکەیت و داوا لە خەڵکی خەڵک مزاهرە بکە بابا تۆ خۆ دۆکو ترۆریست لە ئاسی دنیای ناسراوی کاکە تۆ لە ئەمریکا قبوڵی ناکا وەکو ترۆریست ناسراوی تۆ ناوتەیە وەکو ترۆریست کاکە ئێستا تۆی بە خەڵک ئەڵێ خەڵک مزاهرە بکە ئەمە شەرمەزاریە ئازیزان والله ئەمە سبوونی کوردە با باش ئەو ڕاستی بزانن ئەمە ئەو بە شێشم تەواو کرد و کۆتاییم پێنا بۆی بابەتەکانی نەکەم بۆیە مامۆسایان هەمووتان لە من تێبگەن کاکەجیان ئەبێ شەڕەکە شەڕی گشتی بێت من قەناعەتم بۆ هەیە کە مامۆستایان نیەن قوتابیان بێن سەریکە ئێستا ڕێک ئەڵێ هەچی چین و توێش لە باشوورە هەیە هەمووی موچێ هەیە بەس مامۆستایان ئەوش نیوەی مامۆستایان هەموو مامۆستایان نهاتووە بۆ مزاهرەکان هەمووی نهاتووە ئەی بۆ چینەکانی کە بۆ چینی کلێکار بۆ ناچێ توێژەکانی کە بۆ ناچن مۆزەفەکان بۆ ناچن فڵان شتەکان بۆ ناچن خۆ ئێوەش موچەتان نیە بۆ هەر مامۆستایانە قوتابیان ئێوە بۆ نایانشان بەشەی مامۆستاکانتان بەڕاستی لەبەرەوە ئەوەی دوێنێ بوو پێلێ بوو مزاهرە کرا تەنها بەرامبەر بۆ ئالا نەبوو تەواو چونکە شیعرەکان لەبەر چاسێن بکە یەکەم خوێندەوە کە مەسەلەکە چێ بەڕاستی بە هەر حاڵمانتوو نەبن و دەستان خۆش بە هیوادارم زوو بشتەوە ناو هۆڵی خوێندن و موچەکانتان بدرێتێ بۆی مشیلەکانتان حەبێ بەڕاستی ئەو گوڵەکە بە یەخەتەوە لێرە ئەڵێ گوڵەپی سەوزە ئیشەڵڵا بێ بە گوڵەپێکی باش و خێرا پارەی تێبێ بە قوربانتان بشکە کێشتە هەر پارێ لە ڕاستیە هەموو کوردەوای موچەکە خۆ مانگە بەر لە ئێسەوتم بە قورئان کورد بەدەم خەوا موچە مردم بۆ موچە باز موچەم بنێتەوە باز موچەتان نەبێ هیچتان ناوێ ئێوە قەسەم بەخوا ئەو پارتیە ئەحمەقە واللهی من بنمەڵی بازانی بوومایە لە پێنجوێن و لە چەمی شلێرەوە هەتا تەوێڵۆ بیارە هەتا زاخۆ و هەموو گەرمیان هەموو ناوتان بنووسن سوڵتان بۆکەم هەموو کەسێ ماگانە 300,000 دیناری ئێمێ بەشەر هەموو کرد بۆ بە پارتی باش هەموو کورد ئەبوو بە پارتی بڕاتان هەبێ خۆشەویستانی من باش کشتان پارەکەی کاکە
هەرموچێ خۆیەوە حەقتان نییە کە ڕۆژانە لە مەرزەکانە چەندتان کەنەوت ئەدزرێت حەقتان بەسەر ئەمە نییە چۆن سامانی ئەم وڵاتە ئەدزێ ئەگەتە حەق قسەت بەخیاڵتانە نایە بەڕاستی چی ئەکوژێ چی ئەڕفێنێ کێچی لێ ئێوە هەر بەخیاڵتانە نایە بەس موچەکەمان بنێ و تەواو ێجاوە چێکە وەڵاوە ئەوە من قەت ناچمە ناو ئەو یاریانەوە بەڕاستی ئەمە بەوەشمان تەواو کرد اینجا حیزبی کوردی کە من ناوم ناوە حیزبی کوردی خۆشەویستانی ئارام ئەحمەد لە باوەشی خیانەتایە باشە لە باوەشی خیانەتایە لەم پەڕی تا ئەو پەڕی یا ڕەبی عافێتی بێ کوڕەکەی حاجی عەلی ڕەبی عافێتی بەڕۆ باشە ئەڵەوەڵە خۆشەویستانی من لەناو هەموو گەلانی دنیاە مثلا کۆمەڵێک پرەنسیپ یا کۆمەڵێک بەهای ئینسانی یا بەهای ئەخلاقی یا بەهای نیشتیمانی وجودی هەیە کە تاکەکانی ئەو کۆمەلگایە ئەگەر لایەنگری دەسەڵات بن یان ئۆپۆزیسیۆن یان لە هەر پلۆپایەکا بن هەژار بن یان دەوڵەمەند ئیلا ئەبێ خاوەنی ئەو کۆمەڵە پرەنسیپە ببن لە حەقیقەتە حتا ئەوانەی کە موعتادن ئەوانەی کە تلیاگە کێشن ئەوانەی کە حەشیشە کێشن ئەوانەی کە شەو ڕۆژ سەرخۆشن هێشتا بای ئەوە ئەخلاقیان تێدا دەمێنێتەوە کە ئەو لەو پرەنسیبانە لا نەدەن کە خیانەت لەگەل و لە نیشتیمانەکەیان نەکەن بەڕاستی ئەم دانهاخەی من دووسێ ڕیجابخانەی تێدایە بە سەدان هۆتێلی تێدایە بە سەدان ماڵپەڕ هەیە خۆشەویستان هەر لە ماڵەوە لێ بدەم بڵێ 10 کیلۆمەتری ماڵەکە لە شرۆشی تێدایە باشە هەر لە شرۆشێ کە لەو جابخانانە ئیش ئەکات باش نییە بڕۆ باسی نیشتیمانەکەی لەلاکە ئەوکا بە سینەما ئەوکا بە فیلم بەڕاستی باش نییە ڕێگە پێ نەدا سوکاتی بەگەلەکەی و نیشتیمانەکەی وڵاتەکەی بکەیت باش نییە هەرچی سیاسی ئێمە هەیە هێندەی سۆسانیێشی ئەم هۆڵەندایە بە نمونەیە ئەو ئەڵمانیایە ئەو فاشێنە خاوەنی پرەنسیپ و ئەخلاقی نیشتیمانی نەتەوەیی نییە لە حەقیقەتە ئەم بخۆی کاساتەکەیە بۆیە ڕەنگە ئەم سەرکردۆکە بنکۆکراوانەی هەرێم دوایین تۆوی نامەردی بن لە مێژووی ئێمەیە بەحە یا لە مێژووی ڕۆژهاتی ناوەڕاستە باش نییە کە لە پاژماوەی مرۆڤایەتی وەکو وەجاخی چرخی خیانەت و یان چرخی خۆفرۆشی ماونەوە چونکە بە ئاشکرا ئاوا لە تیڤیوە لەم لەلاوە عزیزان باوەش ئەکەن بە هەچی جەلاد و هەچی دوژمن و هەچی ئەوە هەیە ماڵێ ئاوابێ هەساون قاسم لویان ترۆر کردووە ئەوە باوەشەکەن بۆ کەسا کە ترۆری کردووە باش نییە زۆر سەیرە ئەو کۆمەڵگایی ئێمە ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە قانا شعرێکی هەیە نازانم بیزەبت ئەڵێ چی ئەڵێ ئەسەف دارێ شکرۆتەن ئەسەف دارێ ئەبێتە کلکی تەور و دارێکی تر ئەبڕێ بەم دەدە گرفتارە سەراسەر خاشی کوردانم بۆیە کورد ئەوەتەی هەیە تەورێکە باش نییە خۆی خۆی بڕێتەوە لەوەش ناخۆشێر هەموو گەلێک بە درێژایی مێژوو خائینانی ناوخۆ بە سزا ئەگەێنن ئەگەر مردی بێتیشن لە ناو گۆڕا دادگاییانەکەن وەکو ئەوەی کە لە میرابۆ کردی لە سەدەمی شۆڕشی فەڕەنسایە یا وەک ئەوەی کە هۆشیمینە کردی لە شۆڕشی ڤێتنامەکە هەرچی خائین بوو لە دوایە ئەیانت نابێت لەم خاکە بینێژین لەبەرەوەی ئەم خاکە بۆ گەنەکە بەڕاستی تەرمی ئەم جاش و خائینانە نابێت لە خاکی ڤێتناما بنێژرێت ئەبێ بیان خەن دەریاوە یا بێن شوێنێکی تر بیان نێژن بۆی خاکی وڵاتەکەمان پیس نەکرد بەڵام لە وڵاتی ئێمەیە خیانەتکاران ئەکەین بە بانخواس ئەکەین بە فدیاڕاس ئەکەین بە مامۆستای نیشیمان پەروەر ئەیکەین بە سەرۆک ئەیکەن بە سکرتێری حیزب ئەیکەن بە ئەمیندار باش نییە بێ ئاگا لەوەی کە ئەوانە لە باوەشی دوژمنە فرچکیان بە جاشایەتی بە خیانەتەوە بەوەی کە لە خوارەوە دانیشن فرچکیان بۆ گرتووە نایشمە ناو شێرەکە شۆکە بێ کەس کاڵەیە کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە جا کوردی ئێمە هەموو شعرێک ئەگەر لە بەریشیکە بەڵام تەسی تێ ناکە شعرەکە ئەڵێ بەڵام خۆشی ئەو گەمەیەکە بەڕاستی بۆیە من پێم وایە هیتلەرە قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەگەر دەمانچەکە دەفشێکی تیا بوو نۆی بنێ بە خائینی ناوخۆ باش نییە هەر بەڕاستی وایە چونکە بە درێژایی مێژوو هێندەی خائینی ناوخۆ خائینی کورد زەربەی لە کورد و لە وڵاتی کوردان داوە هیچ داگیرکەرێ ئەوەندە زەربەی لێنەدا بەڕاستی لە هەر شوێنەکە ئێمە چەقۆیە بەر پشتمان کەوت بێ حیزبێکی خۆمان لە پێش ئەو داگیرکە ئەو چەقۆیەوە بۆ بەڕاستی
اینجا بەرمان کەوتووە جا ئەو چقۆی هی سەردەمی شای ئێران بێ هی ئێسای ئێران بێ هی تورکیا بێ هی ئەمە ئەوە بێ هی سەردەمی نازانم عوسمانیەکان بێ باژی کە پیان سوارێ حەمیدیە باش نییە هێنی ئەوانە بێ گرنگ ئەوەیە کە هەمیشە ئەو خەنجەرەی کە لە پشتی ئێمە ئەدرێ ئیلا کوت خۆی دەستی لەو وەشاندنی ئەو خەنجەرا هەیە کە لە پشتمان ئەدرێت ماوەیە بەر لە ئێستا هاکان فیدان هاتە هەولێر ئەوەی سەرۆکی پێشووی میتو ئێستا پێم وایە وەزیری دەرەوەی تورکیا هاتە بەغا لە بەغاشەوە هاتە هەولێر باشە تۆ بزان و بیرکەنەوە ئەم پارتیم ئاوا سیر مەکرد ئەم پارتیکێتە چیان بۆ کابراە کرد چیان بۆ ئەم میرزادەیەکە بەڕاستی ئاوایە یعنی سەرانی ئەم هەرێمە ئەمەندە گزگرن ئەمەندە گزگرن بەڕاستی ئینسان شەرمیان لێکا بەڕاستی هەزی ڕستووە بچوو باش نییە کابرا حتا ناڵە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەسکو هەرێ و ئەربیل لێ ئەوەی هەولێر باش نییە وەکوی کە هەولێر ئێشش ویلایەتێ بێ لە سەردەمی عوسمانیەکان بۆیە ئازیزانی دەمەوێت ئەوتان پێ بڵێم کە هاکان فیدان بۆ چیاتەوە بۆ هەولێر هاتووە بۆ ئەوەی بۆ پڕکردنەوەی فیشەکدانی جاشەکانی هاتووە بەڕاستی وانە ئاوا ئیشەکرد کەچی هەمووشیان لە خوار پێڵاوەکانیەوە دانیشتن بە پارتیەوە ئەڵێ بەیەکێتیەوە ئەڵێ کۆمەڵەوە ئەڵێ بە یەکگرتووی ئیسلامی ئەڵێ نازانم کۆمەڵ شویانە بەڵام یەکگرتوو مەلا سەلاح الدین باردین ئاکەم لێ بچوو باش نییە عێراقیش بە فەرمی داوای قەرەبووی 1.5 ملیار کات لە تورکیاش ئێوێ حکومەتی هەرێمی کوردستان بیایە پارتی بنەماڵی بازانی ئەو ملیار بدەن بەڕاستی ئەمە یعنی هیچ داگیرکەرێک نایێت لەو کۆمەلگای ئێمەیە ئەگەر ئەمانە بەمانەکە لە بۆی نەچێنێنەوە بەداخەوە بڕاستی بڕواتە نەبێ ئازیزان بە سەردان کادر و ئەندامی ئەم حیزبانە ئێستا لە تورکیا بە ناوی خوێندنەوە هەر هەمویان سەرقاڵی مەشق و ڕاهێنان و جاسوسین بۆ تورکیا ئەوە نییە کچەکەیان بردو کوردۆنیا کاکە با پێتان بڵم ئەمەژە نهێنی جوایە قەینا پێتان ئەڵێم ئەو کچە کە ناوی کوردۆنیایە وەکو سەرچاوەیە کە لە لامە باش نییە ئەڵێ ئەم کچە هەساوە یەک دژە ترۆری بردووە بۆ تورکیا بزانێکە بۆ سێکس و ئەلم بابەتانە بردوێتی نازانم بە هەرحاڵ بۆ ئەوێ لەوێ بەشدار بوون لەوەی کە لە عەلبەتا ڕوویە لەو ترۆری کە لە عەلبەتا ڕوویە 8 کەستی تێدا تیرۆر کرا و شەید کرا ئەمانە دەستیان تێ بوو یعنی هەمیشە خائینی ناوخۆ لەنا ئەو مۆزوعانە وجودی هەیە وەکارەکە باشەوە بزن صلاح الدین بەهادین تۆ ئیشی چییە بە هاکان فیدان بەڕاستی ئەچی بۆ تورکیا بۆچی کاک صلاح الدین بەهادین زەحمەتی بێ من ئەزانم صلاح الدین بەهادین لەبارەی کۆمەڵایەتیەوە پیاوێکی باشە پیاوێکی ئارام و سەنگین و لەسەر خۆ ئارام بابەتان هەیە بەڵام وەکو مەسائلی فکر و حیزبایەتی بەتەواوەتی چۆتە ناو باوەشی میتەوە بەڕاستی مامۆستا عەلی باپیریش چۆتە باوەشی ئێرانەوە لە حەقیقەتە وەکو چۆن یەکێکی لە باوەشی ئێرانێ و پارتی لە باوەشی تورکیادایە مامۆستا صلاح الدین بەهادینیش ئەیمیتێنێ عەلی باپیریش ئەی ئیطلاعەتێنێ باش نییە ئەمەیە کێشەی ئێمە یعنی هەردوو لایەن بە ئیسلامی و غێرە ئیسلامیەوە سەرقاڵی عەمانەتن ئازیزانی ئارام محەممەد ئیتر من دڵم بەچی خۆش بێ کاکەچێ دڵم بەکان حیزبی ئیسلامی خۆش بێ دڵم بەکان پارتیەکێکی خۆش بێ بەڕاستی حیزبێ کە لەسەر پاکانی خۆی نەوەسێ کە خۆی خاوەنی ڕاو بیر و بۆچوودی خۆی نەبێ کە لە داژیرکەران وەکو عەمیل ڕایان گرتە بن چاتوانە چی بکات لە کۆمەڵگەی ئێمە خۆشەویستانی ئارام محەممەد توانێت چی بکات ڕاستی کاتێکە لە مزاهرەکەیە لە صلاح الدین بەهادین ئەپرسێ لەسەر ڕۆژئاوای کوردستان ئەڵێ ئەوە جیایە ئەوە شتێکی ترە بۆچی جیایە عەزیزەکەی من جیاکەی لە چیایە تەنها بۆیە ژیای لە ڕوانگەی تۆ کاک صلاح الدین بەهادین لەبەرەوەی تۆ پیاوی ئەردۆغانیت تۆ کار بۆ میتی تورکیا ئەکەی کاکە ئەمە ئەسڵی مۆزەکە مامۆستا هەڵۆ کۆمەڵی قسە و باسی کرد خۆشەویستانی بن تەمە خۆتان ئەزانن کە من لەبارەی فکری و لەبارەی سیاسی و لەبارەی ئایدیاییەوە 180 دەرەجە دوورم لە هەموو ئەحزابێکی ئیسلامی سیاسی باش بزانم باش نییە من دیارە مسلمان و خواپەرستم و بڕوان بە هەموو ئەوانە هەیە باش نییە بەڵام من پێم وایە کە خودا پێویستی بە حیزبی ئیسلامی نییە هەرچی حیزبی ئیسلامی لەسەر ئاسی ئەم دنیاە هەیە هەر هەمی بەکری گیراوە هەمووی کۆمەڵە خەڵک لەسەری ئەژی و پارێتیە پێپەیاکەن هەمووی توجارەتە هەمووی دوکانە بەڕاستی ئەمە ڕاستیە من هیچ کەسێک ناتوانێت سەرنجی من ڕابکێشێ لە حەقیقەتە مامۆستا هەڵۆیە کە ئەویش کابرایەکی بان خوێنە پێم وایە ئیسلامە نازانم ئەو هەمووشێکی دیارە لە حەقیقەتا بەیانەکانی مسلمانێکە و ئەوێن دەستەکان بشوە کۆمەڵێک قسە و باسی کردووە مامۆستا لە هەڵۆیە
دقيق قسەکانی ڕاستە منیش نووسیم قسەکانی ڕاستە واللهی ئەو ئیسلامیانە سەد جوێنێن بۆ ئالام ئەحمەدیەوە باشە تۆ موسڵمانیت تۆ باوەڕە بەخوا هەیە ئەبێت دڵە پاک بێ ئەبێت دڵە پاک بێ تۆ کە بەو ناوگەڵە پیسە و جوێن بە دایک و خوشی ئالام ئەحمەدیت باشە خوا پێ دەڵێت تۆ جوێن بە دایک و خوشی ئالام ئەحمەد بە لە بەرەی نووسێتی مەلا هەڵ و ڕاستەکە تۆش بنووسە مەلا هەڵ و ڕاست ناکە هەردووکمان با بنووسین با لە یەکتێ بگەین ڕاست من ئێسش ئەڵێم قسەکانی ڕاستە بەڵام ئەوانەی نانی کوردستانە خۆن و نۆکەرایەتی بۆ حەماس و بۆ ئەردۆغان و ئەمانە ئەکەن هەزاران سوکایەتی و بێحرمەتیان بۆ مامۆستا هەڵۆیە کردووە لە مای ئەم 24 ساعەتی ڕابردووە 4-5 قسەی کردووە کاکە باش نیە ئێخۆ ئەم مامۆستا هەڵۆیەیش ئیسلامیە خواناسە لەمەدا ڕای جیاوازە لەگەڵ ئێوەیە خۆشیش عەجیب نییە کاکە ئایلەوە بۆشی ئێوە ئەو هەموو سوکاتی بێحرمەتی پێکەن خۆ من ڕەخەم لێگرتووە بەڵام سوکاتیم پێ نەکردووە بەڕاستی ڕەخنەشی لێگرم هیچیشم قبوڵ نییە مامۆستا هەڵۆ بەڕاستی باش نیە چونکە وت پێڵم 180 دەرەجە جیاوازیمان هەیە لە بیرکردنەوەیە بەڵام ئەو قسانەیە کە کردی ڕاست واللهی ئەو ئیخوانیانە دەسەڵاتیان هەبوایە ئەو مەلا هەڵۆیان ئەگەت ملیان لێ کردووە قەسەم بە هەوکو داعش سەدە نەبڕ ئەو چی بوو قسەکانی چی بوو مامۆستا مەلا هەڵۆ وتی لە تاران مزگەوتی سونە نییە قسەکەی ڕاست لە تارانە بۆ داداچوونم کردووە یەک مزگەوتی سنەتیانە هەمووی شیعەیە بەڵام هینی جوولەکەی تایە هینی مەسیحی تایە کەنیسە بەس سنەتیانە قسەکەی ڕاستەکە ئەم قسێ سەلاح الدین بابیش بیکردەیە هەرموو ڕاستەکەت مامۆستا عەلی بابی بیکردەیە هەرموو ڕاستەکە بەخوا هەر کەس بیکردەیە ئەموو قسەکەی ڕاستە قسەکە ئەمە پێویست بۆ ناکە ئێوە جوێن بەم کابرایە بێن و بێحرمەتی پێ بکەن لە بەرەوەی ئەم قسەی کردو چونکە قسەکەی دقیقەکە نییە اینجا ئەڵێ ئەردۆغان ئەگەر خۆی بە دڵسۆزی حەماس و گەلی فەڵەستین ئەزانێ ئەی بۆ 4 ساڵ ناگرێتە ئیسرائیل تو وجدانتان ئەو قسەی مەلا هەڵۆ ڕاست نییە بە وجدانتان سوێنتانە ئەو قسەی ڕاست نییە اینجا کە ئەڵێ ئەردۆغان لەگەڵ نوێنەرانی ئیسرائیل و ئەوانە و فڵانوسیات بەیەکەوە بوون و ئەلەم بابەتانە ئێخۆ ڕسمەکەی ماوە کاکە وەڵڵا بەیەکەوە ئاوا شەراب بەخۆنەوە کاکە ئەردۆغان ئاوا نوشتاوە تۆ بۆ ئەوانەی ئیسرائیل باش نییە ئەوە بێک و شەراب بخۆنەوە جای شەراب نییە ئاوەی ئەوان شەرابیش یا ویسکی یا شەراب بەڕاستی بەخۆ ئەم قسەیەشی ڕاست باش نییە ئەردۆغان ڕەنگە خۆی پیاوی ئیسرائیل بێت بەڕاستی پیاوی جوولەکە بێت ئەم قسەی مامۆستا مەلا هەڵۆ چی خراپە کاکە منیش ئەیڵێم ئەگەر ئەم ئەردۆغانە ئەوەندە پیاوە ئەمەندە ئیسلامیە ئەمەندە نازانم ئەوەیە ئەوەندە گەلی فەڵەستینی خۆشەوێ ئەوەندە دیفاع لە غەزەیەکە و ئالەم بابەتانە دە 4 ساڵەوە بگرێتە ئیسرائیل لەگەڵ ڕاستەکەتی ئەگەر پیاوە ئەی بۆ نەیکە دەیتخوا قسەی خراپی و کابرایەکە کە دوێتی هینی ئەو مامۆستا مەلا هەڵۆیە ئەشۆ بلاد ئابۆ گەدنە قسەکەی ڕاست ئیتەوەی بۆچی جوێنی بێنە کاکە یا مامۆستا مەلا هەڵۆ ئەڵێ چوون بۆ غەزە جیهاد نییە شەڕی بەرژەوەندیە منیش واڵێم وەکو ئارام ئەحمەد وەکو کەسێکی عەلمانی ئەڵێم نەخێر جیهاد نییە شەڕەکە شەڕی خاکە شەڕی پارێ شەڕی بەرژەوەندیە تۆ ئەمە بۆ ئامود نییە سەرماوە لەسەر و هەموو ئەمەیشەوە کابرا هاتووە ڕای خۆی ئەڵێ باش نییە ئەم مامۆستا مەلا هەڵۆیە ئەڵێ چوون بۆ غەزە جیهاد نییە کاکە تۆ بڵێ جیهادە باش نییە تۆ بڵێ جیهادە کاکە چۆن بۆ تۆ ڕەوایە کە بۆ پەڕی ئازادیەوە بڵێ چوون بۆ غەزە جیهادە ئازاد بە تۆ بیڵێ با مامۆستا مەلا هەڵۆ و فڵان فیسەکانش بڵێن کاکە ئەمە جیهاد نییە بابە ئازادی هەر ئەمەیە تێبگەن ئازیزانی من خۆ تۆ ناتوانیت بە زۆر سواشتەکان بیکاک تەواو وەکو چۆن بۆ تۆ ڕەوایە بڵێ چوون بۆ غەزە جیهادە بۆ کەسێکیش ڕەوایە کە بڵێ جیهاد نییە زۆر ئاساییەکە تۆ بڵێ جیهادە بڵێن جیهاد نییە تۆ کورت و کرمانچی تۆ بڕۆ جیهادی خۆکە ئەگەر ڕاستەکەی کاکە من ناچم هەردووکمان ئازادین بەڵام تۆ ئەڵێ مادەم وە ئەڵێ ئارام ئەحمەد یا مامۆستا مەلا هەڵۆ تۆ بێئەخلاقن و سووکن و دزن و سەگ بابن و ئەلەم بابەتەیە کاکە بۆ ئەکەی بە قوربانە بن ئەمە قەنەعەتە ئەمە باوەڕە کاکەچێت تەواو جارێ من وەکو ئارام ئەحمەد باش نییە شتێکی یەشار کەمال هەیە کە هەر لە بیرم ماوە پێم وایە ئەڵێ من لە تەمەنی 17 ساڵیمەوە بیر و باوەڕی چەپڕەویانەم لە خۆما بەدی کردووە
هنركم شان بشاني أدبكم أروع ويك بس دي جانبته قناعتم بدوشته بهذه بيسنودي دوشت بهذه خلاقتي دوشت أيش قالوا سلوشته أوي رجعي بختوري لقلكم بقري بهنركم بأدبكم بهموشكو بقجيات من قناعتي كلين بوشن ديري يشار كمالية كأتوانا بلهم 6 صار بلا إسا هلا ليش ما أبقى الرسم هو براسي باجنية بلا منكو على محمد أوي رجعي بختوري لقلكم بقري بهموجنو بقجيات إسلامية بقجياتهم كومونيستا بقجياتهم إسرائيل بقجياتهم دار بدة هاتشي بقجياتهم براسي من كوري أو نشيمان كنايو كل سنة كوري أو قلم كنايو كل براسي من دفاع اللي قالوا نشيمان وناموسي خومكم براسي كنتو كلمانشي حق مسألة أونية قال لي فلسطين دفاع اللي قال كما كي لخزمتها دفاع عليك قال لي تركي عربي فارسي حش كسيكي براسي دفاع اللي قال قزرم لك راكي من أكي من لخزمتها دفاع إلى أكي من اللي قال لي براسي بهم بيوان هيك توكل خاكم كم هي باشا كراو كاك أوتي ميجو هي من تيم هلا دلقاك جيان أوتي كوت هي حشك أخوة براسي لأن فاشيزمي عربي وتركي وفارسي وأنا بابتانا شكنا ما هو بس الإيميا ساغنا كريتوا جنة ما هو أمان السواري نبن لم يجو إيميا نعم بيبو خويان من نفرتكم لحتشي دزقاو حكومته دارو بتيه كبشلك كقلكي من أنفالك لناي أبا مش دجيا من براسي نايك تو بيامكي أرى محمود رونا تولى السيماني نوكلات يكي بو هربو بو فلان عرب كيف خوتا من نايكم براسي من نايك إسلامي دفاع قال لك من قال لك مش إسلام قال لك مش مسلمان كاكش 5000 جندي إيما لباشوني كردستان بعث هرهم يبشوفل تيجا همو مالك داني كم قرآن كتابه به إن بيشار كان 1000 قرآن أخوان أكاد هم السلطان حزب بعث باشا يك عرب قسينك يك فارس قسينك يك ترك قسينك براسي أيام قصاني من ناراستا أي هالبراسي وانية من راسناكم لحقيقتها ها 5000 مسقوت يا روخان بهمو قرآن وبولنغو كانوا يك قسينك يك بلا عيني قسينك أي إما تشين إما إنساني إما مسلماني أي قال لي فلسطين بنايات دفاع قال لك منك ها بنايات دا زيتون كاني رجعي كردستان خواد روسي كدون صدام صلاة أو دا زيتون أنا هي حكومتي فاشيد أردوغاني خيان مش هسا همو يتخذ كد يك إسلامي قسينك الشرمزان يكاكا ها يعني لك شو خوا وتوتي لك شو قرآن عليه تو دفاع لقلو نشيمانكي خو مكا تو كردي برو خاشي خو بفروشا برو كرد بفروشا لبناوي فلانة عربو يا فلانة حزبي تروريستا براسي لك شو ايوتو كاك لك شو ايوتو ها بو ما قال ايه ما خواد روسي نكردوين ها قال لي كرديش لا من ناي خوا براسي كاك تمام كشي قام جاي وابو منوسي لا بينجون داني شو هواي سازقاري بينجون هلا مشي كشلا ارام احمد نتوشيتي نازانم شيو اما خولي جير بي نازانم خزو خولي جير بي مجاهدي كي نازان كل حدك شاو درها اي شيء كلا بينجوني جواني من هالو داني شيو قمال الا وريتو اخوتو بونا ريبو خزو بو ايبو خو كاكا شيء كلا بينجوتو داني شي كاكا جن ها ككوت هيجنيو نشيمان هيجنيو بينجون هيجنيو امانه هيجنيه اي شيء كلا زحمه دبرو من اللي بيشكي انا برو لكيش برو بخو اللي بيجيك سيقول كم على بهي لمصر كاك لفلسطين كاك لأدنى بلي أمخاك هيجنية نتوشيتي هيجنية قومتي هيجنية كاكا إسلامك من باشا فلان ما لا رجع كيوا على زحمة النبي هذه كاكي إسلامي ورا قزينته كم حلقة أو ده سماجك دي ولا صلاح الدين بهاديني ميتي تركيا علي بابي اطلاعات ايران ولا كاكا دفاع لقال كم ونشي معنا كم ودا سكر شي ماتش كم هزات براسي لا فشي شو نرجع كم اوا بس ولا دفاع لقال كم وكو قاضي محمد وكو الشيخ سعيد بيلان ولا دفاع لقال كم من لبيشتو اوا نرجع كم بيش فرز لدواتو نرجع كم كاك خو من ابابا مجاهد دفاع لقال كم ناكي قالوا نشي معنا كم افروشي لبناي امو اوا بناي دينو دشت سقوراني يوتشي كاك بحسن بين بلين كاملة ايو كام خسانا كان شون بو غزة بو شرو بو جهاد زحمة النبي ايبو نارون ناج دروك تقصد زان بو شكل كاك شان لسا امالي جي على شون بو ايو جهاد نية نخي جهاد بشو ايبو ناجي اقا جهاد بو ناجي زحمة النبي كواتا كسا كان ما وصام لها لو راستا
پێویست ناکە پەلامەری بن، پێویست ناکە سوکایەتی پێ بکەن، پێویست ناکە بێحورمەتی پێ بکەن. وەکو وتم من دژیشیم ها ئیمام مۆسا مەلاحەڵە، بەڵام قسەکانی ڕاستە. عیبەکەی مامۆسا مەلاحەڵە ئەوەیە کە وەکو ئێوە پیاوی حەماس نییە. ئەمەیە شەڕەکەتان کاکە ژیان، پیاوی حەماس نییە و تەواو حەماسی بەدڵ نییە، حەماسی قوبوڵ نییە کاکە. ئێوە لە کوردستانشی کاتان بە حەماس وچێ کاکە. حەماس کەی کاری بە ئێوە هەبوو کە لە کوردستانە ئەژین؟ بۆی چۆن ئەمە قەناعەتی منەها چۆن پاتیوێچێتی بوون بە بەڵا بۆ گیانی کورد، وەڵڵا ئەو حەماسە بووەتە بەڵا بۆ گیانی گەلی فەڵەستین. باشە ئەوە لەوە تاکید بن، ئەو بۆ بە بەڵا بۆ گیانی خەڵکی فەڵەستین. بۆیە ئێمەمانان لە بەردەم گوێن و سوکایەتی و تەخوینی ئێوە یان ڕاناکەین کاکە. کورە 30 ساڵە لە یانگلایەکی پارتی جوێن بە ئالا مەحمەد هیچ بەدایک و خۆشک و بنەماڵۆنەوە من گوێ نایم بۆ شتانە کاکە. من ڕاهاتوو حەزرەتی محەممەد هەزاران بێحورمەتی و سوکایەتی پێکرا، بەڵام لە بەرامبەر ئەوانە هیچی نەوت بەڕاستی. بەڵام ئەوامی ئیسلامی تەنها گوێ نەزاننی ئێوە کاکە. بەدڵیان بێشتەکە خوا جەزا باتەوە، بەدڵیان نەبێ خوشکیوە، دایکیوە، باوکیوە، هەی بی ئەخلاق، هەی نازانم چی ئەڵم بابەتانە. کاکە عیبە برایشینم. تۆ ئەگە ئینسانێکی مسلمانی ئەبێت داوێن پاکش بی کاکە، تۆ چۆن لە ڕووی ئەم بەلوعاوی ئەوەیەکەی بدایک و خوشکی ئەم عالەمەیە کاکە؟ ئەی نازانی کە حرامە ئەمە کاکە؟ ئەی نازانی کە تۆ سوادایکی خەڵکی حرامە؟ یعنی حەڵاڵە بۆ ئێوە سوادایکی، یعنی ئێوە پێتان وایە ئێمە هەمومان کافرین و هەمومان ئەوەین و ئێوە سواد دایک و خوشمان من تەواوە کاکە؟ وا بیرەکەنەوە ئێوە؟ هێوانیە کاکە. اینجا بڕۆ سەری سەرانی یەکێتی و پارتیەکە بزانین چۆنەژین. بڕۆ سەری سەرانی حیزب ئیسلامیەکان کە بزانە چۆنەژین. دێ بزانە وەکو پاشا ناژین هەرێمیان خۆشەویستانی من. هەمویان بڕۆ سەیریان کە هەمووی وەکو پاشا ئاژی خۆشەویستانی ئالا مەحمەد. بۆ سەری مەلا عەلی زان لە کوێژی چۆنەژی، بۆ سەری سەلاح بادی کە بزان چۆنەژی. دێ هەمویان کەسیان لە ژیانێ کار ناکەن، لە ژیانێ ئاراق ناکەنەوە، هەر بۆ خۆیان ئەخۆن و ئەخەون و بۆ خۆیانەوەکەن. هەتا سەرانی حەماسیش، سەرانی فەڵەستینیش، یاسر عەرەفە کاکە کە وەختێ مرد 6 تا 7 ملیارد دۆلاری لەدا بەجێما. چونکە بۆ لەسەر قەزیی فەڵەستین بازرگانی ئەکەن. یعنی گەلی فەڵەستینی بەدبەخت و داما و قوربەسەر بوون بە قوربانی ئەم سیاسیانەوەکو چۆن ئێمە بوون بە قوربانی پارتی وێشێتی. باشە؟ بۆیە خۆشەویستان پێتان ناخۆش دەبێت داعش کە هات خەتەرێکی تیژڕە بوو تێپەڕی، بەڵام بە قەسەم بەخوا ئەم یەکگرتووە داعشێکە تا ئەو پەڕی نەبێت، بەس ئەم بەلۆکە سەرتەپڕێ بەلۆکە وردە هیچ پەرەی نییە. باش نییە؟ هەموو ئەمانش لەناو زەرکاوە گەورە بوون، لەناو کۆمەڵگایەکی هەژار و قوربەسەر و داما و پارەی خلیجیان پێ ئەدەنێ تەواو لەویان گەورە بن. سەرەتا تاک ڕاگرن، دوای تاک ئەگەر خێزانەکەن بەهینی خۆیان، دوای ئەوە اینجا کۆمەڵگە. اینجا یەکشی تر خۆشەویستان تو خوا ئەمە ڕاستە خۆشەویستان لەو مەنتیقەی سلێمانیە بە تایبەتی نەعل و دزداشە چاو دەرەهێنێت. باشە کابرا کاکە خەڵکی ئەو گوندانی شارباژێر و شارە زوور و هەورامان و پێنجون و نازانم چ ئەرم بابەتانەیە کەچی شەڕسە دزداشە و نەعلەکە ئەڵێوە هینی عەرەبە هینی ئیسلامە پیرۆزە نەعلەکانن دزداشەکانیان. باشە کاکە دە ئینجا تۆ وەرە سەری خۆمە بە نازانم بە چییە. نەعل کوێی پیرۆزە، دزداشە کوێی پیرۆزە کاکە؟ ئەی بۆ جلی کوردی پیرۆز نییە؟ ئەی بۆ جاوانە پیرۆز نییە کاکە؟ عەرەبێکە بینی لە فەڵەستین و لە سعود و لە نازانم چێ بڵێ جلی کوردی پیرۆزە، بەڵام لای ئێوە نەعل و دزداشە پیرۆزە کاکە. بۆ؟ ئەمە تەنها لەبەرەوەی هینی عەرەبە و عەرەبیش ئیسلامە. خۆ عەرەبیژێ ئیسلامیە کاکە، عەرەبیژێ مەسیحی، عەرەبیژێ بێدینە، عەرەبیژێ جوولەکەیە، هەموو هەیە کاکە. بۆیە ئێوە بەڕاستی خەتەرن بۆ کۆمەڵگای ئێمە. من بۆ خۆم پێم وایەکە ئەم ئیخوانیانە بە تایبەتی خەتەرن بۆ سەر وجودی کوردی. باشە ئەمانە لە هەوڵی ئەوەدان کە کورد وەکو نەتەوە، وەکو زمان، وەکو کەلتور، وەکو جلوبەرێک بتوێننەوە لە بۆتەی پان عەرەبیستنە. بەڕاستی بەڵام ئیسلامی عەرەبەکان، ئیسلامی تورکەکان، ئیسلامە فارسەکان وانین ئەوان عاقڵن. باشە ئیسلامیشە بۆ گەلەکەی خۆی، بۆ نیشتیمانەکەی خۆی، بۆ هەموو شتێکی خۆی، بەڵام ئەوانەی ئێمە بە پێچەوانەوە. ئەمەیە کێشەکە. من ئەو ئیسلامیم قبوڵە کە لە تورکیا دیفاع لە گەلە وڵاتەکەی خۆیەکە، کە لە تارانە دیفاع لە وڵات و نیشتیمانەکەی خۆیەکە، کە لە فەڵەستین و سعود و نازانم چووە دیفاع لە وڵات نیشتیمانەکەی خۆیەکە. بەڵام ئیسلامیەکە لە سێمانی و لە هەولێر و لە دوهۆک و لە کوێ بێ دیفاع لە گەلەکەی خۆی نەکا. من قبوڵم نییە و نامێ کاکە خۆ بە زۆر نییە برایشین تەواو. ئێوە بۆ نەمانی ئێمە بەڕاستی خەتەرن. معقول نییە لە عەربەت دراوەساوە
مسلمانێکی بۆرمای خۆشتر ئەوێ لە ئەلمانیە کە دراوسەتی لە عەلبەت تۆ سەری ئەو عەقڵە سەری ئەو مەنتەقەکە ئەڵێ ئەو مسلمانەی ناویچێ بۆرما بە قوربانی بم ئەوە مسلمانە مش مسلمانم ئەم ئەلمانیا سەگ بابەی دراوسێم کە هەردووکمان بە یەکەوە خەڵکی عەلبەتی نوشارە زورین ئەمە زۆر سەگ بابە بە ئەمە نایە ئەمە ئەلمانیە بەڵام ئەوەی بۆرما مسلمانە زۆر مهمە کورە عەقڵ بێنەرە ئەو کە لە سەرەی خۆ کاکە من دراوسەکەی تۆ من ئەلمانیەکەم و تۆ مسلمانەکەی بەنمونە من فریای تۆکەوم من یەمە پرسەکەی تۆ تۆیتە پرسەکەی منەوە لێدە قەومێ منیان فرمێسکەکەت ئەسڕم من لە دەور و بەرتا بم کاکە ئێمە یەک وڵاتمان هەیە دراوسێ یەکین ئێمە ئەوەین تۆ خەمی مسلمانێکی بۆرماتە بەڵام خەمی ئەوەی دراوسەکەی خۆتە نیە نەکەر ئەلمانی ها مسلمانێک بێسەر بە گروپەکەی ئەو نەبێ ڕقیبێتی باشە هەر لە عەلبەتە لە شارە زورە لە سێسایەکە لەکوێ لە هەشتێک لە کوردستانە کاکە من مسلمانێکم نوێژەکەم ڕۆژۆکەم خواپەرستم لەبەرەوەی سەر بە گروپەکەی ئەو نیم سەگ بابە و ئارامەحمە ئەوە مسلمانی نییە ئەوە چونکە بۆ لەبەرەوەی ئیخوان نیم لەبەرەوەی سەلەفی نیم لەبەرەوەی نازانم سەر بە فڵان فیسان نیم بۆیە ئەمە چییە وەڵڵاهی خۆشەویستانی من بە قورئان ئێوە دینداریشتان ناشین کردو باش نییە تۆ ئەوەیە هەمان عەقڵیشیان هەیە لەگەڵ یەکێتی پارتیە ئەم ئیسلامیانەش یەکگرتو ئەڵێ لەگەڵ من بیت تۆ یەکەم مسلمان و خواپەرستیت بەڕاستی لەگەڵ من نەبیت تۆ خواپەرستی تۆ پیسی بەڕاستی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ من بی وەکو کۆمەڵی ئیسلامی باشترین مسلمانی زۆر مهمی زۆر ئەمەی زۆر ئەوەی بە قوربانە بم بەڵام لەگەڵ من بووی لەگەڵ من نەبووی تۆ مسلمانیت چیە یعنی خوا وای وتووە یعنی خوا ئەڵێ لەگەڵ یەکگرتووە بی مسلمانێکی باشی لەگەڵی نەبیتر مسلمان نیت خوا ئەڵێ لەگەڵ عەلی باپیر بی مسلمانێکی باشی لەگەڵی نەبوویت تۆ مسلمانێکی باش نیت لە کوێشی وای وتووە کاک مامۆسا هەڵۆ چوار قچێ ڕاستی کرد چونکە وەکو ئەوان بیری نەکردەوە سوکاتی نەما پێی نەکەن عەیبە کاکە عەیبە کاکە وەکو وتم ئەو ئەردۆغانە هەزاران بنەدا زەیتونی لەو ڕۆژ ئاوایە بڕیەوە یەک کەسان قسەتان نەکرد کاکە بە سەدان کوردی کوشت بە جوێندانوبوانە نابێت بۆیە لای ئێوە خوێنی ئەلمانی خوێنی جوولەکە خوێنی مەسیحی خوێنی بوزی خوێنی کاتۆلیک خوێنی هەرچی ئایدۆلۆژیا و هەرچی دین هەیە لای ئێوە هەر هەمی حەڵاڵە بڕژێت چۆن شتی وای بە کاکە یعنی ئێوە دنیایەکتانەوێ هەر خۆتان بن شتی وانە کاکە شیوان نییە ناکرێ ئەگەر من سەر بە گروپەکەی تۆ نەبێت تۆ بێ من کوژیت باشە بۆ مەگەر ئەمانە خوا دۆسی نەکردون کاکە مەسیحی خوا دۆسی نەکردووە جوولەکە خوا دۆسی نەکردووە فڵانە فیسای خوا دۆسی نەکردووە هەرهەمووی کاکە هەمێ عەبدی خوداوەند نین بۆ تۆ چی ئیجازە بە خۆ دەی ئەوەی لەگەڵ خۆتان نەبێ مە کافر و بێدینە و هیچ شتێکی تر نییە بەڵێ من لە مەسەڵە لە عەلی بابیر مسلمانترم من لەو مسلمانترم کاکە لە سەلاح الدین بەهادین مسلمانترم کاکە خواپەرسترم کاکەش تۆ من لە هەمووتان مسلمانترم و خواپەرستیشم بەڕاستی بۆچی لەبەرەوەی من خۆفرۆش نیم خوارقی لە خۆفرۆشە من زاڵم نیم خوارقی لە زاڵمە من دز نیم خوارقی لە دزم من دەستبڕ نیم خوا دژی دەستبڕە من درۆزن نیم خوا نەحلەتی کە لە درۆزن بەڵام ئێوە درۆزنن دەستپیسن دزن فاسدن ژنی خەڵک هەڵە خەڵەتێنن وەکو وەزیرەکەی دارای ئەوەی کۆمەڵی ئیسلامی و دارا نازانم چییە کشەکەی دراوسێنی هەڵفڕان بردی بۆ ئەنقەرە و ئەستانبوڵ کەواتە من لە ئێوە مسلمانتر چکە من پیاوێکی شەریفم بەڕاستی تێگەی خوا ئەڵێ درۆ مەکە بە نەفەتەکەی درۆ ناکەم خوا ئەڵێ دزی مەکە دزی ناکەم خوا ئەڵێ درۆ مەکە درۆ ناکەم خوا ئەڵێ ئەوە مەکە نایکەم بەڵام ئێوە ڕیشتان ێشۆتەوە هەموو شتێکی شەکەن خەڵکتان پێ بێدینە خۆشتان پێ دیندارە ئەمە چییە لەژێر ناوی ئاینی پیرۆزی ئیسلامە خۆتان نەشاردنەوە نایخۆەوە بەڕاستی جا ئەمانە سەر بە هەمان قوتابخانەکەی حەسەن بەنان ئازیزانی ئالام ئەحمەد حەسەن بەنا پێی وایە چی بۆ عەرەب باش بێ بۆ ئیسلامیش باشە باش نییە وە چی بۆ ئیسلام باش بێ بۆ عەرەبیش باشە ئەمە لەسەر هەمان عەقڵ ئەڕۆن بەڕاستی تەواو ئەبێ هەموو شتێک بۆ عەرەب باش بێ کە بۆ عەرەب باش بوو بۆ ئیسلام باشە کە بۆ ئیسلام باش بوو بۆ عەرەب باشە ئاوا ئیسفادیان لە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە وەکو قەومی عەرەبی ئەی تۆ بۆچی واکەی تۆش واک تۆ ئیسلامێکی کورد بە کاکە کوردێکی ئیسلام بە کوردێکی شەریفی ئیسلام بە با من دواکۆ نابێت من یەک پرسیار لە ئێوەکەم تو شەرەفتان
أو قاعداني يعني أو قاعدي أو أنا السنوى يعني أو رابرانا أو قاعداني كلا غزة أو شران ساسكر بلا ماري إسرائيليان يستدجون زحمة النبي لغزة يستدجون لبيش هو الشر كان سنيخوان بقول له أنا نقصا بخوا يكي كان لميدان شرانين بخوا إسهم يعني لقترن إسهم يعني الرابوادنان لقلك شي جوانا خليش الرابوادن بابا بيزان راسي كيدي هل هم يراك ذو بقتل ما قال بالصدفة أو أنا بركونه بكوجين ناكوجين كاك ناكوجين براسي عيبة ما هو صلاح الدين بادين من اللي بيرميد لصالي هشتاوش وهشتاونويا تولد زلي لكن دوكان أنا زنبلكي ساعات شاكر دام ساعات أنا ما نبوي هنا زنبلكي شاكر ده سيدكر أو تكر هو شيء شريفانية باجني سي صار رابرينا تولد باشين فيلا أجيت خوشين جيانته لشو هنا هو بارنا لشو هنا كاك بو باريوه صرفت له خيره خو خيري بيناشي ما صلاح الدين بعدين لشو بو بارنا تولد زحمة اللي بكاك ها لشو هنا كم براسي لا يفكم شيء بس هذا هو اللي هاتو عزيزة بارحاو بما لا يفكم تيك شو خوش يساني أرام أحمد خليك تياي ترى أو بيت بويا يما كوتاي أو كل يقصو باسكان ما هو دارم كسودن بهم لا تنجان دبيتو شو قاتن خوش بيتو خواتن لقال عزيزاني أرام أحمد بخير